بشک جه ولاتی و شوفرین سنوری قضای آکرید بیجن پانزین لی دبروان به گرانترین بها دهیت فروتن لباشور کردستانه چونکی لهمی باجرین دیتر بهای پانزین جیا آکری ارزانتره. اسوە کاولاتێک وەک سایقە کە بینم ئاکرێ گرانترین باژێرە لە پانزینی لە سۆتەمەنی نەک لە نەپانزینی لە گاز و لە نەفت و لە هەموو تشتەچی لێرە گەلەکە گرانە ئاجاوازەتە گەجێ دیکە چ مەراقبە نینە هەر کەسێکی بە کەیفا خۆ هەر پانزی خانێکە بە کەیفا خۆ احتیمالە گەلەکە عەدادێوان هەری درست نییە گەلەکە هەری درست نییە هەندێکە خراپە پانزینەوان زۆرە خراپە دەبینێ دێتێکە یەک لێ ئەست دێ پانزینی تێکم دێسمە سناعی بە بەریسان ڕۆژەکە مەچینە سیارە من هەستە مەچینە سۆت هەر لەسەر پانزینی بووە من چار جارە فیلپەمی سۆتە سعرە ئاکرێ 625 لە هەولێر لە دۆک لە سۆران لە هەمە جا لێرە ئەرزانترە پانزینە ئێرەش گەلەکە خراپە ناشکەنەوە لە سعات هەشت هەتا دێ قەپاتی شەکەن پانزینی خودێ داخوازەمە پانزینی ئەرزان کەن بۆمە پانزین گەلەکە گرانە بە 625. بهانه یا خودان پانزین خانان جی او دنهادا پانزین حکومی هاتیه راگرتن لورا او جی بناچاری و پانزین به بهای که گراند فروشن. ما که خودانت پانزین خانه ویرا شولد کین راست گلای عالم یا حق گلای بکد بس یا مجی برینو کل حکمت تاد بس نوکه یا اهلیه مجبورین 625 فروشین. رببریا چاودری و بازرگانی لآکره بو کرسات نیوز دا دیار کرن که او نشن زوریه لخودان پانزین خانان بکن دا که ارزان پانزین بدن شوفیران. درباره نرخ پانزینه چه بلند ببیت چه ارزان ببیت یعنی گرانی و ارزانی او جبرکو سیستم الهرم کردستانی آبوری ی آزاده بازار آزاده لو راجی مای تکرنین ما وکو چافدریا بازرگانی سر نرخینین و کنترل کرنا نرخه او کنترل سر کتن بتنه او قباره آن بشه تیتا پیشاندان اگر ی بلند بو ده عرض وقتی زیاده بو هر تشتکی ده نرخاوه هتخار وقتی که مجید بیتن ده نرخ بلند بیتن. اف شوفیرات بیجن پدریا جاراندما او پانزین دکرن ترومبیل نوان جکار دکون جبر خرابیا جوره پانزین و دخوازن چاره سریک جبو گرانی بهای وی بهتا دیتن چونکی لدورین دیتر به بهای که ارزانتر دهتا فروتن. دلبرین غازی کرسات نیوز آخر